کۆبوونەوەی ژمارەیەک لە کۆمپانیاکانی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقن لە شاری سلەیمانی کە بەشداریان کردووە لە کۆنفرانسی لفتوۆڵد بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ کۆمپانیا ئیتاڵیەکان لە بواری ئەسانسۆردا. پارێزگاری سلەیمانی لە کۆنفرانسەکەدا پشتیوانی خۆی بۆ کۆمپانیاکان دەربڕی لە پێناو پێشخستنی بواری بازرگانی لەم شارەدا. سوپاس بۆ ئەوەی کە شوێنی ڕاستەقینەی وە گونجاوی خۆتانتان هەڵبژارد کە سلێمانیە لەبەرەوەی لە ئیستایە گەورەترین و زۆرترین پرۆسەی یەکەی نیشتەجێبوون و بینای عەمودی لە عێراقا تیا بەڕێوە ئەچێ و کاتی ئەوە هاتووە دوای هەڵسەنگاندنی هەموو ئەو قۆناغانەی لە ڕابردووە بۆ ئەم نەوعە لە تەلارسازی و دام و دەستگای بیناسازی بەڕێوە چوون و ئێستا لە گەشەکردنان پشتگیری تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیتان بۆ دەرەبڕین. ئومێد دەکەین ئێوەی خۆشەویست لە پرۆسەی گەشەکردنی سلێمانی و کوردستان و عێراق و ناوچەکەیە بەشدار بن. سوپاسی هاوبەشە ئیتاڵیەکانمانەکەین کە تەنیا لە بواری بزنس و ئەم بوارانەیە لەگەڵمانە هاوبەش نین، بەڵکو لەگەڵ پارێزگای سلێمانیا بۆ چەندین ساڵە سلێمانیان وەکو هاوتا و دەستە خوشتی خۆیان لە فیدراسیۆنی شارەوەگەرنی ئیتالیا قبول کردووە. ڕێکخەرانی کۆنفرانسی لیفتوۆڵ دەڵێن هاتنی کۆمپانیا بیانیەکان بۆ هەرێمی کوردستان و ئاشنابوونیان بە کۆمپانیاکانی ناوخۆ دەبێتە هەنگاوێکی باش بۆ زیاتر بەهێزکردنی پەیوەندیە بازرگانیەکان. ئیڤنتی لەم جۆرە با بڵین سوودێکی دوولایەنی هەیە، هەم بەکاربەر عێراقیەکان ئەتوانن ڕاستەخۆ لینک ببن بە کۆمپانیا ئیتالیەکانەوە، ئەتوانن ڕاستەخۆ زانیاری وەرگرن. لە لایەکتیشەوە کۆمپانیا ئیتالیەکانیش کە یەنە ئێرە ئەتوانن ڕاستەخۆ ئەو فیدباکە وەرگرن لەلایەن بەکاربەرەکانەوە. ئەمە ئەبێتە ئەڵقەیەکی پەیوەندی زۆر بەهێز کە بە خۆشحاڵیەوە لیفتوۆڵد بۆتە ئەو ئەڵقەی لە نێوان بەکاربەری عێراقی و دابینکەری ئیتالیەوە. ئیڤنتی لیفتوۆڵد 2022 لە سلێمانی ئامانجمان لەم ئیڤنتە گەیاندنی تەکنەلۆجیا و تازەترین و نوێترین تەکنەلۆجیای ئیتالیە بە کوردستان و عێراق، هەروەها کۆکردنەوەی هەموو ئەو لایەنانی کە کارەکەن لە مەسعەدا. ساڵانە چەندین کۆمپانیا لە وڵاتانی جیهانەوە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان بۆ بەشداریکردنیان لە پرۆژە جیاوازەکاندا و بوژاندنەوەی ژێرخانی ئابووری عێراق و هەرێم. بۆیە بەشداربووانی کۆنفرانسەکە هاتنی کۆمپانیاکان بە گرنگ دەزانن بۆ پێشخستنی کەرتی ئابووری و ڕەخساندنی هەلی کار و بەهێزکردنی پەیوەندیە بازرگانیەکان لەگەڵ وڵاتانی جیهاندا. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.